ڕیابازان زوو وەڕز دەبن. هەر کەسێک کە خۆی وا بنوێنێ کە کلیلی دەرگای خێرە لەسەر خەڵک، بەڵام بۆ خوای نەبێ، بەڵام دەرونی پاک نەبێ، زوو وەڕز دەبێ، زوو واز دێنێ. جارانی پێشوو بەڕێستان لە بیرتانە مامە حاجیەک بە گۆچانەکەی ڕیشسپی قەومێک بەرەبابێک بەبێ ئەوەی چەک و سیلاحی هەبێ، ڕێیز عەشیرەتێک بە دیواخانە گڵینەکەی خۆی بە سەماوەرێک و چایەکەوە کێشەی گوندێکی حەل دەکرد، کێشەی عەشرەتێکی حەل دەکرد. پێویستیان بە پۆلیس نەبوو، پێویستیان بە ئاسایش نەبوو، پێویستیان بە دادگا نەبوو. بۆچی ئەم مامە ڕیشسپیە بێت توانایە کە لە ڕووی تەمەنەوە چۆتە پێشەوە، تەنها گۆچانێکی بەدەستەوە بوو. ئەو سڵح و ئاشتەواییەی پێدەکرا، ئەو ژنومێردە لەو گوندەدا لەو خزم و کەسوکارەیدا کێشەیان دەبوو، بە نیو سعات لەگەڵیاندا دەنیشت و ژنومێر بێدەنگ دەبوون و بۆ خۆیان حتا مردن بە یەکەوە دەبوون. تەواق ڕووی نەیەدا. هەر کەس بنکەی پۆلیسی نەدەزانی شکات بکە، کەس ئاسایشی نەبینی بوو، زۆر بەدەگمەن نەبێ خەڵک حاکمیان نەبینی بوو. ئەگوت خوایە ڕێم نەکەوێتە حەکیم و حاکم. بەڕێزان ئەو ڕیشسپیانە، ئەو ڕێیز عەشیرەتانە، ئەو خاوەن بنەماڵانە نێتیان خاوێن بوو، بەدڵ حەزیان لە کردنەوەی دەرگای خێر بوو لەسەر خەڵک، منەتیان بەسەر خەڵکان نەدەکرد، شکری خۆیان لەسەر دەکرد. ئێستا ئەم هەموو مەکتەب کۆمەڵایەتیە زیاد بووە، ئەم هەموو دیواخانە گەورە زیاد بووە، پڕ لە قەنەفەی گرانبەها، پڕ لە خواردنی جۆرا و جۆر. ئەی بۆ سڵحێکیان پێ ناکرێ؟ ئەی بۆ ڕۆژ بە ڕۆژ کێشەکان زیاد دەبن؟ خۆ خەڵک قسەی خێریش دەکا، بەڵام ئەوانەی کە قسەی خێر دەکەن دیارە نێتەکەیان خاوێن نییە، دیارە دڵ و دەرونیان خاوێن نییە، دیارە نێتیان پاک نییە. بۆیە مەرجی سەرکەوتنی ئەو کەسەی کە دەیەوێت کلیلی دەرگای خێر بێ، یەقینت هەبێ بریتیە لە ئیخلاس، لە دڵسۆزی، لە نێتی خاوێن. دووەمیان زۆر لە خوا بپاڕێوە بتکات بە کلیلی خێر و چاکە. یەکێک لە ناو سیفاتەکانی پەروەردگار ئەلفەتاحە. زۆر لێ بپاڕێوە بڵێ یا فەتاح، بمکەی بە کلیلی کردنەوەی دەرگای خێر، بمکەی بە کلیلی داخستنی دەرگای شەڕ. زۆر لە خوا پاڕێوە، بەبێ خوای پەروەردگار هیچ ناکرێ. بە ناوی پیرۆزی ئەلفەتاح بپاڕێوە، بڵێ یا ئەڵڵا قسەیەکم دڵێکی داخراو بکاتەوە، قسەیەکی من کەسێک لە گومڕایی ڕزگارکە. بپاڕێوە بڵێ یا ئەڵڵا ڕۆژگارێکی تەمەنم ژن و پیاوێکی ناکۆک کە خەریکە بگەنە ڕادەی جیابوونەوە، سەرگەردانبوونی منداڵیان، تێکچوونی شیرازەی خێزانیان، پچڕانی خزمایەتیان، یا ڕەبی خوای ڕەحمم پێ بکەی، لە ژیانە هەلێکم بۆ ڕێبکەوێ بتوانم کلیلی کردنەوەی دەرگای خێر بم، بتوانم کلیلی دەرگای خێر بم، ئەم خێزانە ئاشتەوایان لە بەینا دروست بێ. پەروەردگارە یا فەتاح لێت دەپاڕێمەوە، لە هەر شوێنێکی کارکردندا بووم، من دەرگای شەڕ نەکەمەوە، بەڵکو ئەگە دوو هاوڕێم، دوو هاوپیشەم، دوو کەس کە لەگەڵ ما کار دەکەن ناکۆکیان هەبوو، بە قسەی خێری من، بە زمانی من ئاشتەوایی بکەوێتە نێوانیانەوە. ئەی کار بەدەست لە پلەی خوارەوە حتا سەرۆکی وڵات بپاڕێوە، دەستی زەلیلیت بەرزکەوە، بڵێ یا ئەڵڵاه ڕەحمم پێ بکەی، بە واژۆیەکی من، بە بڕیارێکی من، بە بەیاننامەیەکی من، بە قسەیەکی خێری من، ئەم گەل و نیشتیمانە، ئەم خاک و خەڵکە یا ئەڵڵا تووشی خێر بێ، دەرگای خێری لەسەر بکرێتەوە. بە بێویستی خوای پەروەردگار هیچ ناکرێ، کەس هیچ بەهی خۆی نەزانێ، دڵنیابن بە بێویستی خوای پەروەردگار هیچ ناکرێ.